سڵاتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵیەفتان پێشکەش دەکەم. ئاشکرایە کە چواری هەموو ساڵێک وەکو ڕۆژی وەشیاری بەرەنگاربوونەوەی مین لە سەرتاسەری جیهاندا دیاریکراوە. لەم ڕۆژەدا چەندین چالاکی لەسەر ئاستی دەوڵەتان ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی و کاروبارەکانی دەستگای مین بەڕێوە دەچێت. ئەوەی کە من بە دۆداچوونم بۆ کرۆتاک و ئێستا 250 کیلۆمەتر چوارگۆشە لە خاکی هەرێمی کوردستان پیسبوو بە مین هەیە کە پاک نەکراوەتەوە و تا ئێستا زیاتر لە 3592 هاوڵاتی لە ئەنجامی تەقینەوەی مین بوونەتە قوربانی. ئاشکرایە بە حکمی مێژووی ڕابردوو بە حکمی هەموو ئەو جەنگە کاولکاری و ماڵوێنانی کە بەسەر میلەتی کورد لە قۆناغە جیاجیاکانی مێژوودا بەسەر ژین و ژیانی هاوڵاتیانی میلەتی کورد بووەتەوە، ڕوبەرێکی زۆری خاکی هەرێمی کوردستان بە مین چێنراوە، بەتایبەتی لە سەردەمی ڕژەمی بەعەس و دواتر لە شەڕی 8 ساڵەی نێوان ئێران عێراق کە ئەم مینانە هەموو مینی ئەو سەردەم و قۆناغە مێژوێن. قۆناغ بە دوای قۆناغ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین هەوڵی پاکردنەوەی ناوچەکانیان داوە، بەڵام لەگەڵەوەدا تا ئێستا ژمارەیەکی زۆر لە مین و تەقەمەنی لەو ناوچانە ماون کە ڕۆژانە یان هەفتانە یان مانگانە ساڵانە ژمارەیەک هاوڵاتی بەهۆیەوە دەبنە قوربانی. حتمما لەگەڵ هەموو ئەمانە باز لە ئاماری ورد و دەقیقی هەموو ئەو هاوڵاتیانە دەکەم کە لە ماوەی ڕابردوو بەهۆی تەقینەوەی مین گیانە لەدەستداوە و هاوشانی ئەمە کار و چالەکەەکانی دەستگای کاروباری مینی سلێمانی دەبێتە بەشێک لە گفتوگۆ و قسەکانم لەگەڵ بەڕێز کاک جەمال عەبدوڵڵا دیاری دەدەری بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک جەمال بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان. چواری هەموو ساڵێک وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی هۆشیارکردنەوەی کاروباری مین دانراوە. بە هێندەی ئەو مەترسیەی کە مین لەسەر ژیانی هاوڵاتیان دروستی کردووە، هۆشیاری و بە ئاگاوە هاتن هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتی ئاگادار بێت لەم دوژمنە شاراوەیە. بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا ڕۆژی چوار بەنای بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینەوە بە پیرۆزبایی خۆم لە هاوپیشەکانم لە هەرێمی کوردستان و لە عێراق و تەواوی جیهانەکەم. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان بەڵێ ئێمە لە دەستگای گشتی کاروباری مین بەڕێوەبەراتی هۆشیارکردنەوەی مینمان هەیە. ئەو بەڕێوەبەرایەتیە لە هەموو بەڕێوەبەرات ئەو دەستگایە کە بەڕێوەبەراتی هۆشیارکردنەوەی مینی هەیە لە هەموو بەڕێوەبەراتیەکان لە هەموو بەڕێوەبەراتی گشتیەکان بەشێکی هەیە بەشی هۆشیارکردنەوە قوربانیانی مین. ئەو بەشە چەند تیمێکی هەیە. ئەم تیمانە ڕۆژانە سەردانی ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستانەکەن لە دەرەنجامی سەردانەکانیانە سەرجەم تین و توێژەکانی کوردستان لە گوندنشینەکان بە هەموو چین و توێژەکانەوە ئەبینن و لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ئاگاداریانەکەنەوە. جەنابەت فەرمووت مەترسیەکانی مین، بەڵێ مەترسیەکانی مین گەورەیە، بۆیە دەستگای گشتی کاروباری مین بە ئەو پەڕی توانایەوە هەوڵە بە هاوکاری ڕێکخراوە NGOکان کە ڕێکخراوی MAG ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارەوە کاری خۆیەکە لە بواری هۆشیارکردنەوە و پاکسازی مین بە هەماوەنگی لەگەڵ دەستگایمینە سەردانی شوێنەکانەکەین و هەموو چین و توێژەکان ئەبینین و کۆبنەوەیان لەگەڵەکەین و پەیامی دەستگایمین و پەیامی هۆشیاریان پێدەدەین. کاک جەمال پەیام و هۆشیاریەکانی ئێوەکو خۆی گەشتووە بە هاوڵاتی یان وەکو پلانی کە داتان ناوەتوانی وتانە هەدەف و ئامانجی خۆتان لە هۆشیارکردنەوەی خەڵک بەدەست بهێنن؟ بەڵێ ئەگەر سەرێکی مێژوو بکەین ڕووداوەکان تەبەن کارەساتەکان قوربانیەکانی مین زۆر بووە لە ساڵانی پێشوو، بەڵام ساڵ بە دوای ساڵ قوربانیان کەمتر بۆتەوە. ئەمیش بەهۆی ئەو کاریگەری دەستگای گشتی کاروباری مین لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتیەکان و هەیبووە و ئەو کار و چالاکیانەی تیمەکانی بەڕێوەبەراتی وشیاری کردویان و ئەنجامیان داوە. ئەو بەتە هۆکارێکەوەی کە قوربانی کەم بێتەوە. لە لایەکی تریشەوە دەستگای گشتی کاروباری مین بە کەمکردنەوەی مەترسی بە هەڵگرتنەوەی مینەکان و پاکسازیکردن لە کێڵگە مینەکان جاری تر کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی قوربانیانی مین و تەقەمەنی. لە بەرامبەر پرۆسەی هۆشیارکردنەوەی هاوڵاتی لە مین پرۆسەی پوشەڵکردنەوەی منیشەیە بە دڵنیاییەوە. باش بەڵێ زۆرترین ڕێژەی خاکی پیسبوو دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە. بەڵێ ڕاست. بۆ لەبەرەوەی چەق ململانەکان بۆش جەنگی جیهانی جەنگی عێراق ئێران جەنگ چەند ساڵی عێراق ئێران زیاتر سنوورەکانی ئێمە گرتوێتەوە
و ئەو کێشانەیە هێزی پێشمەرگەی کوردستان و بزوتنەوە ڕزگاری خوازیگەری کوردی لە هەرێمی کوردستان زیاتر لە هەموو ناوچەکانە بووە، بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری لەسەر ناوچەکانی ئێمە بووە کو سلێمانی، ناوچەکانی پێنجون، شار باژێر، پشدەر، لەبەروی خەتی تەماسی هێڵەکانی بەرگریکردنی حکوومەتی عێراقی و ئێرانی بۆ بۆیە ناوچەکان من ڕێژکراون و بەژمارێکی بێشمار و زۆرترین ناوچەی پیسبوومان هەیە. بە هێندەی ئەم مەترسێ، بە هێندەی ئەم مینە زۆرەی کە لەم سنوورە هەبووە لە ماوەی ڕابردوو، بە هێندەی ئەمە پلان هەبووە بۆ پوچڵکردنەوەی ئەم مینە؟ کاتێک کە تۆ باز لە پلانەکەی حتمما پلان کۆمەڵێک ئەجندای بەدواوە، ئەوەیە کە ئەبێتۆ بودجەیەکی باشت هەبێ بۆ ئەوەی کە بتوانانی تیمەکانی ئیدارەبەی و بتانی کەلوپەلی پێویست لە بەردەستا بێ بۆی کارەکان بکەیت. خۆشبەختانە ئێمە پلانمان هەیە و پلانی 5 ساڵەمان هەبووە و بەردەوامین لە پاکسازی، بەڵام ئایا لە جێگەی تمۆحی ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین بۆ جێبەجێکردنی ئەرک و چالاکیەکانمان بەدڵنیاییەوە نەخێر، چونکە وەکو هەموو وەزارەتەکانی تر وەکو هەموو هەرێمی کوردستان قەیرانی دارایی و شەڕی داعش کاریگەرێکی زۆر نێگەتیڤی هەبوو لەسەر کار و چالاکیەکانمان، بۆیە دابینکردنی کەلوپەلی پێویست لە ئامێری مەکانی، چونکە معلومی جەنابتانە ئێمە لە بەتایبەتی لە سنووری سلێمانی و هەڵەبجە زیاتر ناوچە دەشتەکانمان تەواو کردووە و بەرەو شاخەکانە ڕۆین. شاخەکان حتمما کاریگەری و ئیشکردنی تیادا زۆر قورسە، بەهۆی ئەوەی کەوە هەموو فاکتەرەکان لەویا کۆبوونەتەوە لە بوونی وەرزێکی خراپ، بۆ نمونە لە کاتێک کە باران و بەفر و قوڕاوە ئێمە ناتوانین ئیشکەین. کاک جەمال زانیاری دقیق و تەواوتان هەیە لەسەر ئەو ناوچانەی کە لەم سنوورە هەن کە تاکو ئێستا بە مین پاک نەکراونەتەوە، یعنی بۆ نمونە دەزانین کوێمێنی لێ کوێ لێ نییە؟ بە دنیاییەوە ئێمە ڕووپێوی تەواوی هەرێمی کوردستانمان کردووەکو دەستگای گشتی کاروباری مین، داتایکی ڕوون لە بەردەسمانە. ئێمە وەکو سنووری سلێمانی هەڵەجە قسە بکەم، بەڵێ هیچ کێڵگەمینێک نییە لە سنووری سلێمانی و هەڵەبجە کە لە داتاکانی ئێمە تۆمار نەکرابێ و هەموو ئەو کێڵگەمینانە کۆدیان هەیە و ناویشیان هەیە. هەر گوندێکی کوردستان، هەر ناحەیەک، هەر قامێتێکمان پێ بڵێ ئێمە داتامان هەیە، ئەزانین چەند کێڵگەمینی تیا و سنووری کێڵگەمینەکانەکەوێتە چۆ. کەواتە ناوچە مەترسیدارەکان بە مین ناونیشان و تعریفە کراون بۆ هاوڵاتی بە ئاگا بێت؟ بە دنیاییەوە ئێمە تعریفەمان کردووە و زۆرجار لایانی پەیوەندیدار کە قامێتەکانە ناحیەکانە داوای داتامان لێەکەن سەبارەت بە ناوچەکانیان بۆ بەرچاوڕوونی بۆ خۆیان ئێمە زانیاری تاویانە دێنێ و جگە لەوەش باسمان لە وشیارکردنەوە کرد، تەورەکەشمان لەسەر وەشیارکردنەوە. ئێمە بەشێک لە ئەرکی تیمەکانی وەشیاریمان لە شوێنەکان لە هەموو تەواوی هەرێمی کوردستان دانانی تابلۆیە. ئەو تابلوانە لە هەر ناوچەیەکە کە دابنین نەخشەی تایە و نەخشەی ئەو کێڵگەمینانی کە سەر بەو ناوچێن لەو تابلوە هەیە. بەڕێستان ئەگەر بچن بۆ پێنجۆن هەر لە ملەکەوە تابلۆیەکە بینن کە ناوچەکانمان دیاری کردووە لەکوان نەخشەی ئەو کێڵگەمینانی کە نزیکە بنەوەتیایەتی، جگە لەوەش کە سەردانی هەر شوێنێ بکەین لە وەزارەتەکان، لە بەڕێوەبەرایەتی، لە وەزارەتی پەروەردە، لە نووسینگە ئێمە ئەیکەوابێ کاک جەمال بۆ قوربانیەکانی دەستی مین هەتاکو ئێستا بەردەوامی هەیە، ینی هی ئەوەی هاوڵاتی پابەندی ئەم هۆشیاریە نابێکەوە هەتانە بۆ شوێن و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانیا چییە بابەتەکە؟ بابەتەکە دوو لایەنەیە. باشە. لایەنێکیان ئەوەیە ئێمە بەو توانای کە لە بەردەستمانە نەمانتوانیەوە ناشتوانین کە تەواوی کێڵگەمینەکانی هەرێمی کوردستان پەرژین بکەین، واتە مارکی هەمیشەیی، واتە نیشانەی هەمیشەیی ئەوەی سێ گۆشەکە و کە لە سەرەکەی تایە دابنین بۆ ئەوەی تەواوی هاوڵاتیان کە ئەو عەلامەتان بینی دوورکەونەوە لێی. هەڵبەتە لە قۆناغی پاکسازی، قۆناغی لە قۆناغەکانی ئەم حکوومەتە کارمان کردووە
لەسەر پەرژینکردنی یاخۆ بڵێ نیشانەکردنی تەواوی جێڵگەمینەکان بەڵام هاوڵاتیان زۆر جار لەوە هاوکار نەبوون کاتێک کە مارکەکان لە شوێنی خۆی نەما هەڵیان کەندووە لابراوە بەهر هۆکارێ بێت لابراون بۆیە ڕەنگە مەسەرەن ڕۆچوون لافا ئەوانش کاریگەری هەو بێ لەسەر ئەو نیشانانە کە لابراون مالعلم ئێمە ئەو نیشانانە کە دانێن چاڵی بۆ هەڵەکەنین بە سانداردێکی نێودەوڵەتی وە چیمەنتۆیەکن وە شیشی تیادانین و قاعدەیەوە ڕەنکراوە بەڵام زۆر جار بەداخەوە گونشینێک بۆ ئەو مارکە هەڵیەکەنێ و کە نازان چ کارە ساتێک بەسەر ئەو هاوڵاتیە ئەنێ کە لە دوای ئەوە دێت لە کاتی جەنابش دەڵێ وەکو ئەمە یەکەمیان وەکو دەستگای گشتی کاروباری مین یاخو بڵێن بەڕێوەبەرایەتی گشتیەکان بودجەیەکی زەبەلاحمانێ بووی کەوە تەواوی ئەو کێڵگەمینانی کە هەمانە لە سنووری دەسەڵاتەکانی خۆمانە پەرژینی بکەین و ئەوە بکەن لانی تریشیان هاوڵاتی کەمتەرخەمە کاتێک دوای لە ساڵی 91 مین هەیە لە هەرێمی کوردستان و گوندنشینەکان گەڕاونەتەوە بۆ گوندەکان و ئاوادانیان کردێتەوە زانیاری تەواویان هەیە لەسەر ناوچەکانی خۆتان بەڵام ئەو هاوڵاتی کە ئەچێت بەداخۆ زۆر جار بۆ گژوجیای بەهارە بۆ کۆکردنەوەی گژوجیا کە بەداخەوەیان مەسەرەن خەڵکمان هەبووە لە پێناوی چەند کیلۆیەک لە نێر یاخود لە هەر گژوجیایکی بەهارە گیانی خۆی لە دەزاوە ئەمە دڵنیابە ئەبوایە واشە ئەبێت پرسیار کات ئەمە نەزانیە بیئاگایی کاک وڵاسا وەرزەکە وەرزی گەشت و گوزار و چونە دەرەوەی هاوڵاتیە ینی لە هەر کاتێکی کە ڕەنگە ڕێنمایی و هۆشارکردنەوەکانی ئێوە بۆ ئێستا گرنگ بوو بێت کەواتە لێرەوە چی دەڵێیت و بە هاوڵاتیان بە هەر هاوڵاتیە گەڵم کە لە سنووری گوندەکان نزیکە بێتەوە پێویستە ڕێنمایی وەرگێت لە گوندنشینەکان لە ئەنجومەنەکان ئەگەر هەر ئەوان زانیاریان نەدانێ ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری من ئامادەین هەموو هاوکاریەکیان بکەین بە تایبەتی ئەو تیمانی وەکو تیمی شاخوانی و گەڕۆکان وە تیمی توێژینەوەکان کە توێژینەوە لەسەر ئاژەڵەکانی کوردستان لەسەر ڕووەکەکانی کوردستان تیمەکانی کنە و پشکنین هەموو ئەو کەسانی کە پەیوەندیدارون پەیوەستن بەو کارەکانی گەرمی تایبەت هەیە من بابەتە بۆی هاوڵاتی پەیوەندی بکا بە ئێوە بەڵێ بە دڵنیایەوە دەستخۆش بۆ بابەتە طبعا لە تاوای هەرێمی کوردستان هێڵکمان هەیە 182 فریە هاوڵاتی ئەتوانێت لە 24 سەعاتەی لە 24 سەعادا پەیوەندیمان پێوکە ئێمە ئامادەین و وەڵامیانە دێنەوە و ڕاستە و خۆ هەڵەسین بە ئەنجامدانی ئەرکی خۆمان لە بوون یاخود لە کاتی دۆزینەوەی هەر مینوتەقەمەنێک لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بوو باشە ئەگەر بەڕاشکاوانە پێم بڵێ کاک جەمال بابەتی خۆپاراستن نەمین و مەترسیەکانی وەکو هاوڵاتی بەخۆی گەشتووە هاوڵاتی ئەمەی وەرگرتووە وەکو مەترسی بە دنیایەوە هیچ کەسێک هیچ هاوڵاتیەک نییە لە هەرێمی کوردستان لە مەترسیەکانی مین و تەقەمەنی تێنەگەشتی بێت ئەگەر ئامارەکە بۆ جەنابەت بارەکەم جەنابەت ئاماژە پێدا 13592 قوربانیمان هەیە مین و تەقەمەنی کە نزیکەی 6000 و ئەوەنەی لە زیاتری لە قوربانی لە سنووری سلێمانی و هەڵەبجەیە و 1200 ئەوەنەی برینار هەیە لە سنووری سلێمانی ئەم ئامارە وامان پێڵێن کە هەموو هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان بە دڵنیایی 100% لە مەترسیەکانی مین و تەقەمەنی تێگەشتون بەڵام ئێمە لە زانستی و شیارکردنەوە ستانداردێکی نێودەوڵەتیمانەیە هەندێک کەسێ پێی ئەوتێ سلوویکی مەترسیدار ئەم ڕۆشتی مەترسیدارە یعنی کەسەکە سوور ئەزانێت ئەمە مەترسیە ئەمە گیان لە دەستەدا بەڵام فزولیەت و زۆر جار ئەمە لە سروشتی ئینسانە هەیە ئەچێت ئەو کاراکە و ئەو کارش بەداخەوە ئەبێتە هۆی گیان لە دەزانیان کەمەندان بوونی چونکە هەڵەی مین یەک هەڵەیە کۆتا هەڵەشە کۆتا هەڵەیە بەڵێ باش کەواتە ئەگەر پێم بڵێ پرۆسەی پۆشتاڵکردنەوەی مین و کەشفکردنی مین لە بەڕێوەبەرایەتی گشتی دەستگای کاروباری مینی سلێمانی چۆن دەست پێ دەکات چون کۆتایی پێێت بەڵێ مەبەست لە دەواممانە یاخود مەبەستم هەڵگرتنەوەی مینە لەو ناوچانی کە مەترسی لەسەر پرۆسەکە یعنی ئەگەر باسێکی قۆناغبندی پرۆسەکەم بۆ بکەین بەڵێ باش ئێمە لە دەستگای گشتی کاروباری من پرۆسەکەمان بەم شێوازەیە سەرەتا ڕووپێوی ناوچەکانمان کردووە ناوچەکانمان لە بەپی پێشینەی ناوچەکە
کام کێڵگەمی زۆر لە پێشینێ بۆن من لەسەر ڕێگای قوتابخانەیەکە لەسەر کانیەکە لە نزیک شەقامێکە ئێمە پێشینایەن بەو ئەرکە یاخود هاوڵاتی داوامان لێکە لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە مدیر ناحیەکان قامێتەکان پارێزگاکان داوامان لێکن ناوچەیەک هەیە کە پێویستەکات پاکرێتەوە ئیتر بۆ پرۆژەی ئاوادانکردنەوەیە بۆ هەر مەبەستێکە ئێمە ئەوانە بە پێشینی کاری خۆماندانی ئەخینە بەرنامەی خۆمانەوە بەرنامەمان هەیە ساڵانە و بەرنامەی دەشخانیشمانەیە 5 ساڵی استراتیژی ساڵانەی ئێمە ئەو بەرنامەی کە هەمانە لە تەواوی سنووری بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلەیمانی ئەکمانە ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین بەپی ئەو توانەیە کە هەمانە ئێمە ئەو پێشینانە گرینە بەرچاو داواکاریەکانی حکوومەت و لایانی پەیوەندیدار ئەگرینە بەرچاو دەست ئەەکەین بە پرۆسەی پاکسازی لە کێڵگەمینەکان پرۆسەی پاکسازی مین لە کێڵگەمینەکان پرۆسەیەکی زۆر ئالۆزە ڕەنگە خەڵک پێمان بڵند زۆر هێواشن بەڵام ئێمە بە پێی ستانداردێکی نێودەوڵەتی کار دەکەین کە تەواوی جیهان کاری لەسەرەکەوە ئێمەش وەکو دەستگای گشتی کاروباری من ئەندامین لەو ڕێکخراوە نێودەوڵەتی کە هاوکاری هاریکاری ئەو وڵاتانە کە مین و تەقەمەنیان تێدایە بۆیە پرۆسەکە 100% جێبەجێکن لەبەرەوەی لە 100 دڵنیا ئەبین سەلامەتی هاوڵاتیان دوای پرۆسی پاکسازی کاتێک کە دەستمان کرد بە پرۆسی پاکسازی سەرەتا ئەبێ کۆکردنەوەی زانیاریەکان لە کێڵگەمینەکان کۆبکەینەوە دوای ئەوەی کە تەواوی زانیاریمان کۆکردەوە لە جۆری مینەکان لە ڕێڕەی مینەکان دوایجار ئەو کاتە بڕیارە دێ ئایا بە پاکسازی دەستی پاکرێتەوە بە دەستی یاخود بە میکانیک بە شۆفڵ و حەفارەمان هەیەەوە کە مدەڕان و بۆ ئەرکە تایبەت کراون لەگەڵ تیمی سەر کێسا بەداخۆ لە دەستگای من نەماوە بەڵام وەکو ڕێکخراوی ئێمەجی بەکارێنن ئێمەش پشتیوانیان لەبەرەوەی ئێمە جۆران کار جەمال لە هەمان کاریگەرترە بۆ کەشفکردن و پوشەڵکردنەوە و لە ناوبردنی ئەمینە ڕازگۆم لەگەڵت بەشی میکانیک زۆر ئەکتیڤترە چکە وەکو باسم کرد لە سەرەتای قسەکان ماوتم ئێمە پێدەشتەکانمان چۆڵ کردو بەرە و شاخانە ڕووین ئەگەر دیماینەرێک لە شاخێکە لە شوێنێکی لێژە لە هەڵدێرێکە کارکە یاخود لە ناوچەکانی پێنجون و شار باشێر و پشتە لەبەرەوەی چەقی شەڕەکان بۆ پارچێکی زۆر کەوتووە لەسەر زەویەکە چکە ئەو ئەمریکی ئێمە پێمانە ئەمێری میندۆزەرەوە نیە بۆ معلوماتی جەنابێت ئەمێری کانزا دۆزەرەوە هەر کانزایەک لەسەر زەوی بێت ئێمە مەجبورین وەکو مینێک تەعاملی لەگەڵەکەین بۆیە دۆزینەوە پاکسازی بەدەستی تۆزێک هێواشترە وەک لە پاکسازی میکانیکی کاک جەمال لە شوێنێکدا هەبووە بۆ نمونە لە ئەنجامی قورسی پرۆسەکە یاخود نەبوونی زانیاری تەواو لەسەر جۆری مینەکان و شێوازی مینەکان ئێوە دەسەوسان بن لە هەڵگرتنەوە بۆ چاڵکردنەوەی جۆرێک لە مین بە هیچ شێوەیەک ئێمە هیچ شتێک کە ئاسەنگە لە بەردەمی پرۆسەکە ئێمە بۆ من ئەگەر ئێمە بچینە سەر کێڵگەمینێک پارچەی زۆر بێ نەتوانین بە جیازەکانمان پاچیکەینەوە لەبەر ڕێژەی زۆری پارچەکان ئێمە پنابێنە بەر بەشی میکانیکەکانە بینە ئەو شوێنە پاشەوەی کە پرۆسەی میکانیکیمان تەواو کرد و مین و تەقەمەیان جا کردەوە کاتە ئاسانە پرۆسەکان هەڵگرتنەوە و پوچەڵکردنی مین بەراورد بە ڕابردوو چی جیاوازێکی لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و سەردەم حتمما ڕەنگە بە ڕێژەیەک لە گۆڕانکاری لە هەڵگرتنەوەی ئەمینانە دروست بوو بێت پرۆسەکە هەمان پرۆسە یاخود جیاوازترە ئێستا حتمما جیاوازە لەبەرەوەی ئەو خەڵکانی کە لای ئێمە کەمەکەیان 15 ساڵە لە باری پاکسازی من نیژەکە 20 ساڵ خۆم 26 ساڵە بوارە یژەکەم حتمما ئەو شارەزایی و ئەو خبری کە پەیامان کردووە ئەو هەموو خولانەی کە بینیمانە بە بەردەوامی ئێمە بەشێکی زۆر ئەکتیڤ و چالاکمان هەیە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی کە بەشی ڕاهێنانە بە بەردەوام ئەبدەیتی زانیاریەکانەکەین ئەبدەیتی ئەو مین و ئەو تەقەمەنیانەکەین کە ئایدۆزینەوە بیرە نەچێ ئێمە شەڕی داعش ئەرکێکی زۆر قورسی قسە سەرشانی ئێمە لەبەرەوەی ئەو داعش ئەو شتانی کە دایانە مین نەبوون چەکیشی تەقلیدی نەبوون مینی بۆمبێکی دەستکرد بوون کە تەعاملکردن لەگەڵیانە زۆر قورس بوو بە پێی ستانداردەکان زۆر ئەرکی ئەمەی قورس کرد وە لە پرسی پاکسازی کەمێک دوای خستین لەبەرەوەی جەنابەت دەزانی
ناوچەیەکی زۆر لە هەرێمی کوردستان باشە پیس بوو بۆیە دڵنیا دەکەمەوە ئەو پرۆسەیە ڕاستە ئێمە نوێترین ئامێری گیانیمان هەیە بۆ وارە بەڵام هەر پێ بڵێم لە بواری دەستیە پرۆسەکە ئەوەیە ئەبێت لە 100 دڵنیابی تۆزێک هێواشتر وەک لە پرۆسەی میکانیک یاخود هەر پرۆسەیەکی تر باشە پرۆسەی پاکردنەوەی مین تا کوێ تاکەی بەردەوام دەبێت بەپێی ئەو مزانیارانە لای من هەیە کە بەپێی ڕێکوتنامەی ئۆتاوا دەبوو لە ساڵی 2010 تەواوی خاکی هەرێمی کوردستان لە مین پاک بکرایەتەوە بەڵام دواتر ئەمە درێژکرایە بۆ ساڵی 2028 تا ئەم بەروارە دەتوانن ئێوە تەواوی ئەم خاکە لە مین پاکەنەوە بەڵێ بەنسبەتی ڕێکوتنامە ئۆتاوا تەبعاً ساڵی 2010 عێراق ئەندامە لەو ڕێکخراوە لەو ڕێکوتنامەیە 164 دەوڵەتیش لە دنیاە واژویان کردووە بۆ لەسەر دووشن لەسەر نەهێشتنی مەغزەنەکانی مین و تەقەمەنی و لەسەر نەمانی مینی دژە کەسی بەنسبەتی یەکەمیانەوە کە مەغزەنەکانە کۆتایی پێهاتووە بەڵام مینی دژە کەسی کە قرار بوو لە ساڵی 2010 بۆ ماوەی 10 ساڵ عێراق لە تەواوی مینی دژە کەسی کۆتایی پێبێ بەڵام بەداخەوە لە ساڵی 2007 خۆتەزانی دوای شەڕی داعش و قەیرانی دارایی جاریکە بە کۆمەڵێ موبەڕیر بە کۆمەڵێک زانیاری داوامان کردە 2 ساڵی ترمان بۆ تازەکەنەوە ئێستا حالێن لە ساڵی 2025 جاین بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بەم شێوە بێت ناتوانین لەبەرەوەی لە 2027 جاری تر داوا بکاتەوە عێراق ئەو پرۆسەی بۆ تەمدید کێتەوە بۆ 10 ساڵی تر کە هەرێمی کوردستان یاخود عێراقیش لە مین و تەقەمەنی کۆتایی بێت عێراق پابەندیە جێبەجێ دەکات بەرامبەر بە ڕێکەوتنامەکە عێراق وەکو باسم کرد ئەندامێکە لەو ڕێکەوتنامەیە و بەپێی ڕێکەوتنەکە ئەوە عێراق هاوکاری ئەمەی کردایە بێتر مادی بۆ شێوازە بەڵام ئەوەی کە ئیبینن ڕاستیەکەی زۆر بەداخەوە ئێمە لە 91ەوە یەک نەخشەی حکوومەتی عێراقی وەزارەتی بەرکی عێراقیمان لا نەبووە کە پێمان بڵێ کێڵگەمێنەکانمان چۆن داناوە و چیمان کردو وەکو ئەوەی کە کردووە یاخود عێراق خۆی ناوێ بەشێک بێ لە پاکردنەوەی پرۆسی مین لە خاکی هەرێم ئێمە زۆر داوامان کردووە چی بووە کە نەهاتون بە دەمەم داواییەوە وەڵانجا ئەوە بەدێڵم بۆ وەزارەتی دیفاعی عێراقی بۆ پێنەداوین بەڵام خۆیان باشزان ئەو کاتێک کە لە ساڵ 1991 لەژێر خێمەکەی کوێت کە جەنڕاڵە ئەمریکیەکە لەگەڵ سوڵتان هاشم تۆقیان کرد هەموو نەخشەی کێڵگەمینەکانی کوێتیان تەسیم بە حکوومەتی ئەمریکی کردو لە ماوەیەکی زەمەنی کورت سەرجەم مین و تەقەمەنیەکان پاکرانەوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا عێراق لەو هەنگاوە هیچ هاوکارێکی نەکردو و هیچ نەخشێکی نەداوینەتە ئیتر بەچوون بەڕێرێک ئەویان حکوومەتی عێراق ملزەمە بەوەی کە ئەم هاوکارێ پێشش بە کاروباری دەستگای تیم و بەڕێوەبەراتەکانی مینکە لە هەرێمی کوردستان باڵێ ئێمە حتا مزەکەی تەفاهممان هەیە لەگەڵ دیەمەی بەڕێوەبەراتی کاروباری مینی عێراقە سەر بە وەزارەتی بیئەیە سەر بە وەزارەتی ژینەیە کە ئێمە بە بەردەوام هاوکاریمان هەبێت و هەمانگیمان هەبێت لە کار و چالەکیەکانە بەڵام ئەو ئیلتزاماتێ مالی نەبووی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئێمە چەندی جار داواشمان کردو لە ڕێگەی ئەو پەرلەمانتارانەمانەوە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێن بەڕاستی تا ئێستا نەبووە هاوکاری بۆ ڕێکخراوە NGO-کان نەتەوەی گرتوەکانی ڕاستە ئەوانیشان بە هەمان شێوە یعنی هەمە هەنگین لەگەڵ تیمەکانی ئێوە یان چۆنە ئەمە بەداخەوە پێم وایە ئەو هاوکاری هەمانگیە لەسەر ئاسێکی باڵا نەبووانە بۆ کە لە جێتمەهی ئێمە بێ ڕەنگە مەسەرم بۆ کردنەوەی خولێ بێ یان بەشداریکردن لە وەرشۆپێکا بێ هەتا ئاخر زانیاری کە ئەم قرار بوو حکوومەتی بەریتانیا 400 میلیۆن دلار قەرزبا بە عێراق بۆ نەمانی مین و تەقەمەنی ئێمە کە ئەو هەواڵمان پرسی کە بۆ تەواوی عێراق ئێمەش بەشێکین لە عێراق داوامان کرد کە حسەی خۆمان پێ بدرێت 12.7 بەڵام دوایەوەی کە هەموو کتابمان کرد و وەڵام و کتابی هێنا بردە بەڕاستی لە کۆتاییدا
هیچ شتێ نەبوو بێ بەشکرێ. ئەوەی هەتانەوەی نیتانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرهانەکرێتتان. حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی MAG کە وەزارەتی دەروی ئەمریکی دامیە کرد بەداخۆ ئەوانش لەم قۆناغە دامەکان وەستاوە ئەو سەپۆرتی کاکرا وەستاوە جەنابە دەزانی بەهۆی ئەو بڕیارانی کە سەرۆکی ئەمریکا بڕیاریدا ئەوانش کاریگەریی زۆر خراپی کردوتە سەریان و تیمەکانیان تەقلیز کراونەتەوە چەند تیمێکی کەمیان ماوە بە فەندێکی کەمەوەیژەکەن ئەو فەندەی پێشویان نەماوە. کردنەوەی بەڕێبەرایەتی گشتی کاروباری مین لە پارێزگای هەڵەبجەوە دەکات سنووری ئیشکردنی جوگرافیەوە کەم کاتەوە یان تۆزێک لەو بارە قورسەی کە لە سەرشانی ئەو بۆ لە ماوەی ڕابردوو ئاسان و سووک بکات. هیوادارم ئەو ئەرکە سەرشانیەوە کەم کاتەوە دیسانەوە گەڕێنم بۆ ئەو دامە لۆجستیکی و هەموو دامەکانی تر کە حکوومەت پێشەر بە ئێمەکە ئەگەر ئێمە هەروەکو ئێستا بین پێمانی ئەو ئەرکە زۆر ئەوە بکە بەڵام تەمەناکەین کە بەڕێبەراتی گشتی کاروباری مینی هەڵەبجە زۆر چالاکانە حکوومەت هاوکاری کە بۆ ئەوەی ئەوانیش هاوشێوی بەڕێبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی ئەرکی خوان جێبەجێکەن سنووری ئەوانش دیارە سنوورێکی بەرفراوانە تەمەناکەین بە هەردوو لامان بتوانین ڕۆژێ سووتر کوردستان لەم نەکبەتی لەم چەکە نەگریسەن ڕزگار بکەین. سنووری پارێزگای سلێمانی چەندێکی ماوە لە مین پاوکرێتەوەکو کیلۆمەتر چوار گۆشە 118 بەس ناو سلێمانی مەبەستە بەڵێ سلێمانیمان ئێمە تاوان بە سلێمانیمان 101,000 متر دووجامان پاکردبەوە و 101 ملیۆن متر دووجا پاکرێتەوە 105 ملیۆن چوارگۆشە زەوی ماوەکە پانەکراوەتەوە. ڕێژێکی زۆرە بە تاکید ئەوەی کە ماوەتەوە زیاتر لەوەی کە پاکراوەتەوە. بە کۆی گشتی ئێمە و هەڵەبجە 115 ملیۆن متر دووجامان پاکردەوە 118 ملیۆن متر چوارگۆشەمان ماوە کە پانەکرابێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز جەمال عەبدوڵڵا یاریدەدەری بەڕێبەری گشتی کاروباری مینی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ جەنابتان دووبارە دەستخۆشیتان دووبارە جەنابیشی بەخێر بێت. زۆر سپاس بینەرالی بەڕێز و خۆشەویست تاتۆرێکی دیکە بەرنامەیەکی گەرمی ڕۆژ خواتان نەگەڕ.